لەو دەمەی بەڕێوەبەرایەتی نوێی ئەمریکا سەنجی دەخاتە سەر پەیوەندیەکانی لەگەڵ جیهانی ئیسلام و ئەو مەبەستە سەرۆک باراک ئۆباما ڕووی کردە تۆڕی تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیە بۆ ئەوەی یەکەمین دیمەنی فەرمی خۆی لەو بارەیەوە ڕاگەیەنێت. کاری من ئەوەیە لەگەڵ هاوڵاتیانی ئەمریکاییدا بدوێم کە جیهانی موسڵمان پڕ لە کەسانی پڕتوانایە کە ئەیانەوەی بە ئاسانی ژیانیان بەسەر بەرن و ببینیم مناڵەکانیان ژیانێکی باشتریان هەبێت. کاری من بۆ جیهانی موسڵمان ئەوەیە پیان بڵێم ئەمریکاییەکان دشمنتان نین. هەروەها دوێنێ سێشەمۆ نێراوی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست سەنەتۆری پێشوو جۆرج میچل کە دەگەڵ وەزیری دەرەوەی مصری لە قاهیرە کۆبووتەوە. بەڕێز ئۆباما کوتی نێراوەکەی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست لە پێناو وەدەستهێنانی پێشکەوتنی ڕاستەقینە لە مەرئاشتی نێوان ئیسرائیل و فەلەستینیەکان کار دەکات. سەرۆک ئۆباما لە دیمانەکەیدا بە تەلەڤیزیۆنی ئەلعەرەبیای کورد زۆر جار ئەمریکا بەوەی کە دەیەوێت بەرامبەرەکەی بڵێت دەست پێ دەکات. لە کۆتاییدا ئێمە ناتوانین بە فەڵەستینیەکان و یاخود بە ئیسرائیلیەکان بڵێن چی بوویان باشە ئەوان خۆیان ئەبێ هەندێ بەریار بدەن، بەڵام من لەو بڕوایەدام کاتەکە بوو هەردوو لایەن پێگەیشتووە دان بەوەدا بنیان کە ئەو ڕێگایی لە سەریدان ڕێگایەکە کە سەرنجامێکی ئاسایش و پیرۆزی بۆ هاوڵاتیانیاندا تێدا نییە. سەرۆکی ئەمریکا گوتیشی وڵاتەکەی لە ڕابردوو هەڵەی کردبوو، بەڵام ئەمە بە واتایە نییە کە پەیوەندی ئەمریکا دەگەڵ جیهانی ئیسلامیدا نەتوانرێت بگەڕێنرێتەوە سەردەمی پێشووی. دوو جەنجی ئەفغانستان و عێراق کە هەردووچیان دوو وڵاتی موسڵمانن لە سەردەمی خولی سەرۆکایەتی سەرۆکبۆشدا ڕوویدا. ئەم دوو جەنگە تووڕەیی لە دژی ئەمریکا لە نێو زۆربەی موسڵمانان لێکەوتەوە. سەرۆک ئۆباما گوتیشی بەشداریکردن لە پرۆسەی دیپلۆماسی ڕاستەوخۆ دەگەڵ ئێران کارێکی گرنگە، ئەو کارەی لە دەمی شۆڕشی ئێران لە ساڵی 1979 نەکراوە. من لە بڕوایەدام بۆمان زۆر گەرنگە بتوانین لەگەڵ ئێراندا وتوێژ بکەین بەڕوونی بۆیان دەربڕێن ناکۆکەکانمان لەکوێدان، بەڵام هەروەها توانایی ڕێگاکانی بەرەو پێشەوە چوون لەکوێدان. کاردانەوەی موسەیب نایمی سەرنووسەری ڕۆژنامەی ئەلفاقی چاپی تاران لە مەرەوتەکانی سەرۆک ئۆباما پۆزیتیڤ بوون. ئەگەر ئەمە ڕوو بدات دیدو بۆ چوونی وڵاتەگرتوەکان لە ئێران و ناوچەکەدا بێگومان جیاواز دەبێت. ئەوەی لە ڕابردوودا بیستومانە ڕێزنەگرتن لە مافی ملەتانی تر بووە و شەڕفرۆشتن لەلایەن کاربەدەستانی پێشینی وڵاتەگرتوەکان. هاوکات لە ئەندۆنێزیا کە گەورەترین ژمارەی موسڵمانانی تێدایە ئەزوەر ئەناس ئەندامی پەرلەمان بەم جۆرە گزارش لە کاردانەوەی خۆی دەکات. هیوامان ئەوەیە ئۆباما نەکەوێتە ژێر کاریگەری ڕاوێژکارە لەشکریەکان و یاخۆد لابی جووەکان لە بریارەکانیدا کە لەوانەیە بۆ کێشەی نوێ سەرکێشی بکات. دوێنێ لە کەرتی غەزەی فەلەستینی و لە ئاکامی تەقینەوەیەک لەسەر سنووری لەگەڵ ئیسرائیل سەربازێکی ئیسرائیلی کوژراوستیانی دیکەش بریندار بوون. پاشان سوپای ئیسرائیلی بە پاڵپشتی هەلیکۆپتر پەڕینەوە نێو غەزە و لەگەڵ میلیشاکاندا بە یەکیان دادا. ئەو ڕووداوەش هەرە خراپترین کاری توندی تووژی بوو لەو دەمەی هەردوو لایەن داوای ئاگربەسیان کرد. ئەو ئاگربەسەی سەرۆک ئۆباما هیوادارە نێراوەکەی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست یارمەتی لە جێگیرکردنیدا بدات. ئەمە راپۆرتێکی دەنجی ئەمریکا بوو.